هەشت ساڵ لەوەی پێش عملیاتەکەم کرد لە وەتی هەشت ساڵەوە عملیاتەم کردیا زەراحەت و چێم دەردەهات بەس هاتمەکن دکتۆر درێژشینەی عملیاتەمی دۆ کرد لە خوای بەزیادی عملیاتەکە نەجاحەتینە دەستی خۆشبی زۆر مەمنونی دەبم عملیاتەکە نەجاحەتینە دەستی ئەو کەسەش خۆشبی ئەو خستخانەی دروست کردیە گرنتین میدایە گوتی ئەو عملیاتە لۆ دەکەم ئەو عملیاتە نەجاحەت دەینی ناگەڕێتەوە وەڵا نەخۆشخانەکەی زۆر باشە و زۆر جێکی بە ئیستیفادێ و دەستخۆشی لێ دەکەین و زۆر مەمنون خستەخانەی زۆر خۆش و ئەوەیە ئەوی مساعدەی ئێرەیان کردیا زۆر مەمنونیانین دەستیان خۆشبی مساعدەی ئەو خستەخانەیان کردیا ماڵیان ئاوەدان بی خۆشەویستان ئەو نەخۆشیە دەبینن ئەوە پێشتر عملیاتی غودەی کردیا بەڵام فترێکی زۆرە بەردەوام چێم و ئیلتیهابات لێ بکانە دێتن و وەزعی مادیشی زۆر باش نەبوو لۆیەکە داوای لێکردم کە هاریکاری بم دووبارە عملیاتی دەکەینەوە ئەوەی لۆ حەل دەکەین ئەوە یەکێک بوو لەو نەخۆشانەی کە مامۆستاکەی خۆشم عملیاتی کردبوو بەڵام کە هاتەوەکەنە من ئینشاءالله ئیشەکی لۆ دەکەین ناگەڕێتە بە پشتیوانی خۆی گەورە خۆشەویستان پاش ئەوەی دەرمانە چیمۆرەکەمان تێکرد چوین بە جوانی هەرماقەرە دیتمان نایمان ئەو فەراغەی تێدا بوو ئەوە داوەکەی تەقەبولی نەکرد بوو ئیلتیهاباتەکەی دروست کرد بوو بەردەوام ئەوە ئیشێکی جوانمان لۆ کرد گەیشتین ئەو سەر ئەو عملیاتەی کە پێشتر لۆی کرابوو ئەو ئێستا بە جوانی لۆ هەردەقەرێنین و زمانیشی دەدەینێ لەو ڤیدیۆش زمانەکەشم سۆگەر دەکەین کە تا دەبیدەوە پشتانی خۆی گەورە میهرەبانی دڵسۆزی و لێزانی